لە چاوەری دوای بەرنامەکەماندا باس لە بابەتێکی گرنگی تەندروستی دەکەین. یەک مانگی پیرۆزی ڕەمەزان ڕاهاتبووین لەوەی کە پاشێوان کەمێک خواردنمان دەخوارد و یەک ژەمی ڕۆژانش کە ئێواران بوو. لەبەرەوە ئەمە مانگێک کۆمەڵێک ڕاهاتن بوو و زۆر لە پزیشکان باز لە گرنگی سوودەکانی بەڕۆژبوونیان بۆ کردین و لە بەرنامەکانی پێشووترماندا باسمان کردو. بەڵام ئەوەی کە گرنگە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن ئاگاداری تەندروستیمان بین، چۆن ئاگاداری خەو و خواردنمان بین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر بورهان ئەحمەد پسپۆری کیمیای ژیانی کە دکتۆریان سڵای خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتەکە لە شاری هەولێرەوە لەگەڵمان نابوویت. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بێسەرانی کەناڵی ئاسمانی پەیام سپاسان دەکەم. زۆر سپاس کاک دکتۆر. دەزانین کە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکی تایبەت بوو، هەم لە خێر و بەرەکەتەکەی هەم لە ڕووی تەندروستیشەوە دڵنیام زۆرێک لە هاوڵاتیان و خەڵکی سوودیان لێوەرگتووە لە جانبی تەندروستیەوە. بەڵام ئەوەی کە گرنگە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن ئاگاداری خۆمان بین. بە ناوی خوای گەورە و مێرەبان دووبارە سڵاو بۆ هەموو لایەک و هیوای ئەوەم کە جژن هەموو لایەک پیرۆز بێت، دوای جژنی شەر جژن حسابە هەموو مسلمانان. هەڵبەتە جەنابەت باشت فەرموو کە تەئکید کۆمەڵێکی زۆر لەو خەڵکانەی کە بەڕۆژوو بوونە سوودێکی تەندروستیشان جگە لە سوودی ڕۆحی و سوودی کۆمەڵایەتی و سوودی ئابووری لە مانگی ڕەمەزان و لە بەڕۆژوو بوون بینیوە. پێشتریش باس کرا و تومانە زۆربەی بابەتەکانی تەندروستی تەئکید لە بەڕۆژووبوون و لە خۆگرتن لە خواردن و خواردنەوە دەکەنەوە لە کاتت جیاجیاکان بۆ مەرامی تەندروستی تەبعاً. بەڵام خوای گەورە کە لەسەر ئێمە ڕۆژی فەرز کرد بۆ مەرامی ڕۆحیە یەکەمین جار، دووەم جار هەر خۆی خالقی ئەو ئینسانەیە، خوای گەورە خۆی باشتر دەزانی ئەو ئینسانە پێویستی بە چییە، بۆیە لەگەڵیشی ڕۆژی بۆ داناوە تا تەندروستەکەی بەردەوام بی. ئێمە کاتێک کە باسی تەندروستی دەکەین، کاتێک کەسێک کە تەندروستی تێک دەچێت، یەک لەو نەسحەتانەی کە بە کەسەکە دەڵێن کە ئەنجامی بدا بریتێ لە گۆڕینی شێوازی ژیان، بە ئینگلیزی پێی دەڵێن change of lifestyle. بینیمان ئێمە لە ڕەمەزان دەورێکی زۆر باشە بۆ تەئەقلمکردن و خۆگونجاندن لەگەڵ شێوازەکانی گۆڕینی ژیان، گۆڕینی ستایلی ژیان و تەرکردنی خۆەکان، ئەو شتانی کە خۆی پێوەگرتیەوە گۆڕینی بۆ شتانێکی بەسووتر. بەڕاستی زۆر گرنگە دوای ئەو خوڵە مانجیە بەردەوام بی لەسەر ئەو بابەتان، نەک بابرین جەژن و دوای جەژن و نەمانی ڕۆژوو بکەینە دەرفەت بۆ زۆر خواردن و زۆر خواردنەوە، چونکی هیچ سەرچاوێکی زانستی، هیچ کەسێک کە لە بواری تەندروستی کار دەکا نسحەتی خەڵک ناکە کە زۆر بخۆن و زۆر بخۆنەوە، بەڵکو هەمومان و هەموو لایەک باس لەوە دەکەین کە خواردنێکی باڵانس، خواردنێکی تەوازن ئینسانەکان بیخۆن بۆ ئەوی تەندروستەکانیان بە سەلامەتی بپارێزن. کاتە کاک دۆر ئەو خواردنەی کە باست کرد بۆ ڕاگررتنی هاوسەنگی یاخود ئەو باڵانسەی کە ئێستا ئاماژەتان پێدا چۆن دەبێت لە دوای ڕەمەزان ئێمە چۆن ئەم باڵانسە ڕابگری، ئەگەر ئاماژەیەک بەژەمەکان بی بووی کە لێرەوە سوودی لێ بینین لە دوای ڕەمەزانەوە بە جۆرێک لە جۆرەکان پەیڕەوی بکەین و شێوازی خواردنەکەمان بەو جۆرە لێ بکەین. بەڵێ هەڵبەتە جۆرەکانی خواردن لەسەر جۆرەکانی تەمەن گۆڕانکاری هەیە، یعنی لە قۆناغی گەشە و نما کە قۆناغی منداڵێت تا قۆناغی باڵغ بوون، لە قۆناغی باڵغ بوون تا قۆناغی پێگەیشتن سەروی نزیکی 40 ساڵ و سەروی 40 ساڵ، لە دوای 40 ساڵ هەتاوەکو 6 ساڵ، لە دوای 6 ساڵ و پیریش هەموو قۆناغەکان سیستەمی خواراشی جۆرا و جۆر و تایبەتی هەیە. ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەین دوو شت زۆر گرنگە. یەکەم بڕی خۆراکی خوراو، دووەمینیان جۆرەکانی خۆراکی خوراو. ئێمە لە ڕەمەزان تێگەیشتین کە دەکرێت زۆر کەمتر لەو بڕی کە دەیخۆین و دەخێنە ناو گەدەمان پێی بژین و تەندروست باش بین و هیچ گیر و گرفتیشمان نەبی و دەستوانین گۆڕانکاری لە ژەمەکاندا بکەین، لە جۆری خواردنەکاندا بکەین. مەسەلەن ئەمە خومان بە نانەوە گرتووە و خومان بە برنجەوە گرتووە، ئەو دوو خواردنانە خواردنێکی تەقریبەن سەرەکی کۆمەڵگەی کوردین. هیوادارم بتوانین هەمومان بڕی برنجی بەکارهێنراو و لەگەڵ بڕی نانی بەکارهێنراو لە خواردن و خواردنەکانمان کەم بکەینەوە. بە پێچەوانەوە زۆرتر و زێدەتر
پشت ببەسین بە خواردنە پاقلەمەنیەکان و خواردنە سەوزە و میوەکان ئەوانیش بە بڕێژی دیاری کراوە ئەوانیش بە بڕێژی دیاری کراوە. ئاگامان لێوی منداڵەکانمان لە قۆناغی سەرەتایی گەشە و پێگەیشتن بە زۆری خەریکی کاربۆهیدراتن. لەو قۆناغا منداڵ زۆر استفادە لە کاربۆهیدرات ناکە، زۆرتر و زێدەتر استفادە لە پرۆتین دەکا. پرۆتینیش لە ناو شیر و بەرهەمەکانی هێلکە و ئەو شتانێک هێلکە دروست دەکرێت، گۆشت و بەرهەمەکانی سەوزە و میوەکان دەست دەکەوی. دەبێت دوور بکەونەوە لە شیرینەکان و جبس و مەشروب خواردنەوە گازیەکان و شەربەتە ئامادەکراوەکان. کەواتە زۆرەکانی خواردن هەر جۆرێک بی گرنگ نییە ئێمە هەموو خواردنە حەڵاڵەکان ئەوەی کە حەڵاڵە واتە تەندروست، یعنی بە منزوری طبی بە حەڵاڵ دەوترێت تەندروست، بە دینی دەوترێت حەڵاڵ. هەموو خواردنە حەڵاڵەکان بە بڕێکی دیاری کراو لەو سێژەمانەی کە هەمانە هیچ گرفتەشی نییە و ئینسان تەندروست باش دەی، بەڵام بەو مەرجێ یەکەم بڕەکەی کەمکە، دووەم جۆرەکانی هەمە چەشن بکە. مەبەستم ئەوە نییە کە دەڵێم هەمە چەشن بکە لە یەک جەم لە یەک سەفرە هەموو جۆرەکانی خواردن بخوا، نا مەبەستم ئەوەی ئەو جەمە خواردنێک بخوا، جەمی داهات و خواردنێک بخوا. وە گرنگە لە نێو جەمەکانیش ئیسراحەت بە تەندروستی خۆی بدا. یعنی کاتێک کە ئێمە نانی بەیانیمان خواردووە تاوەکو نانی نیوەڕۆ پێویست ناکە لەو ناوە دەست بدەینە هەموو ئەو شتانێک کە دەستمان دەگا بۆ ئەوەی گەدە و مەعیدەمان بەردەوام پڕبینا، ڕێستێکی بدەینێ مەجای بدەینێ زیاتر دەتوانین ئاو بخۆینەوە سوود لە ئاو ببینین تاوەکو وەکو گوتم هەم جسممان پتەوبی هەمیش تەندروستیمان باش بی و هەم درەنگتر پیر ببین. کاک دکتۆر وردە وردە بەرەوەرزی گەرما چین ژەمی خواردن هیچ گۆڕانکارێکی بەسەردا دێت یاخود گرنگترین ئەو خواردانە چین کە لەم وەرزەدا و لە دواتردا گرنگیان پێ بدەین؟ خوال گەورە لە طبیعەت لە سروشت کاتێک کە خواردنەکانی بۆ ئێمە دروست کردوونە ڕێک لەگەڵ وەرزەکان دروستی کردوونە. ئێستا لەمە دووە لە ڕەمەزانیش تۆزەشی حەزمان دەچێتە شفتی و تو پێدەگا و یعنی ئەو میوە و سەوزانە دێنە مەیدانێک کە پڕن لە ئاو کەچی لە زستانێ ڕاستە ئێستا بەهۆی بەیتی پلاستیکی و بەهۆی گۆڕانکاری زراعیەکان دەتواندرێ خواردن و شتەکان بەرهەم بێنرێ، بەڵام بە تەبیعەتی حاڵ ئێمە چونکی لە هاوین گەرمایە لەش پێویستی بە بڕێکی زۆری ئاو هەیە بۆیە خواردنەکان زیاتر ئاوی تدایە. وا چاکە لەو هاوێنە دوور بکەوێنەوە لە خواردنی دەسم، یعنی خواردنی پڕچەور و پڕ قەڵە و خواردنە سادەکان و ئەگەر بکرێت کوردەواریەکان بخۆین باشە بەڕاستی. یعنی تەوسیە دەکەین کە ئێستا بەهارە جیابەهارەکان لە گۆڕێدا هەنە جیابەهاریەکان خەڵک بەکاری بینی ئەو جیابەهاریانەی کە هەنە مەسەرەن کەنگرە تۆڵکەیە کاردیە ڕێواسە ئەو جە هەموو ئەو شتانەی کە جایەکان کە هەیە خەڵک بتوانانی ئیسفادەی لێ بکە و بتوانی لەگەڵ وەرزەکان بیخوا. سینیەکان بۆ چونێکیان هەیە دەڵێ خواردنەکان تەنها لە وەرزی خۆیان نەبی، چونکی لە وەرزی خۆیان دەرمانە جگە لە وەرزی خۆیان ئەوان بە دەرد خواردنەکان وەسف دەکەن و بە تاکید ئەوە منزوڕەیەکی جوانە هەوڵ بدەین خواردنە وەرزەکان و لەگەڵ هاوین خواردنە ئاویەکان و بڕێکی زۆری ئاویش بەکاربێنین. زۆر باشە کاکتۆر کەسانێکمان هەیە بمانەوێت نەمانەوێت تەندروستیان باش نییە یاخود بە جۆرەکان نەخۆشیان هەیە هەر بەنمونە نەخۆشی شەکرە بێ یاخود جۆرێکی تر لە نەخۆشیەکان ئەم کەسانە پێویستی چۆن سیستەمی خۆراکیان ڕێک بخەن؟ ئایا پێویستیان بەڕێنمایی دکتۆرەکانە یاخود ئەوە تا خۆیان دەتوان گەڕان و بە دوواداچوون بکەن بۆ ئەوی کە شێوازی خواردنەکانیان ڕێک بکەنەوە؟ بەڵێ دیسا جاران سینەکان لە طوبی قەدیمیان دەیان گوت خەڵک با گوێ لە ناخ و دەرونی خۆی بگرێ چی داوا کرد ئەوە بخوا ئەوە شنەی خوارد ئیجباری مەکەن. بەڵام دوو نەخۆشی ئەو فەلسەفەیە تێکدا، یەک لەو نەخۆشانە نەخۆشی شەکرە کە نەخۆش ڕێژی شەکری لە خوێندا زۆرە بەڵام هەر داوای شەکر خواردنیش دەکا و بەرزی پاڵەپەستۆی خوێنیش کە ڕێژەی سۆدیۆم زەرەدی هەیە بەسەر بەرزبوونەوەی پاڵەپەستۆی خوێن بەڵام ئەوانە حەز بە خواردنی خوێ دەکەن. بۆیە هەر نەخۆشیەک پێویستە بە سیستەمێکی خۆراکی جیاواز و تایبەت هەیە، بە تایبەتی نەخۆشی شەکرە و نەخۆشی بەرزی پاڵەپەستۆی خوێن و هەندێک نەخۆشی دیکەش هەیە بە هەمان شێوە پێویستیان بە ژەمی تایبەتی خۆراک هەیە. بەڵام بەگشتی ئەوەی کە گوتم کەمکردنەوەی برنج کەمکردنەوەی نان
و کەمکردنەوەی خوێ ئەو سێ هۆکارە لە ناو خواردنەکان کەم بگرێتەوە بۆ هەموو کەسێک کەمکردنەوەی برنج کەمکردنەوەی خوێ کەمکردنەوەی نان طبعا بە مەسابەتی شەکردێ کە دەڵێم نان مەبەستم هەموو شیر هەویرە منیەکانە یعنی کولیچەیە پاقلاوەیە هەرچی لە نان دروست دەکرێت مەبەستم هەرە هەموویتی و کە دەڵێم خوێش هەموو خوێ زیادەکانی کە بابرن ئەوەی خوێ چێشت تێ دەکرێت برنجیش بەڕاستی ئێمە چونکی احتیمالی زۆر لەسەر دەکەین دەتوانین بگۆڕین و بازێک لە میوەجاتەکان بۆ ئەوانەی نەخۆش شەکریان هەیە دەبێت ئاگادار بن بۆ نمونە دەبێت ئاگاداری مۆز بن و دەبێت ئاگاداری ینی خۆرما بن ینی ئەوانە نابی بە هەندەوە ترێ ئەوانە شەکریان زۆرە و خواردنە ئامادەکراوەکان و سوورکراوەکان یعنی ئەوەی کە لە ڕوون سۆر دەکرێتەوە بەڕاستی ئەوانەش زیانمەندن هەمومان ینی جگە لەوانەیە کە نەخۆشەکرانەیە کەمترین بڕ من ناڵێم مەیخۆن قەت من فەلسفەی حیاتی و تێڕوانینی من ئەوها نییە بڵێم فڵان بخۆ دەڵێم بڕەکەی کەمکەوە بەردەوام مەیخۆ لە مناسبات لە سەفەرێک لە شتێک دەتوانی بیخۆی بەڵام بەردەوام خوی پێوە مەگرە بەردەوام مەیخۆ چونچەگە بەردەوام خواردت بڕەکەی زۆر دەکات لە شت بەو شێوازە ناتەندروست و زیان بەخش دەبێت بۆ تەندروستەکان بۆیە هەر نەخۆشەشی تایبەت پێویستە ڕجێم و ژەمی تایبەت وەربگری لە بەجێری پسپۆرە جیاوازەکان یا دەتوانانی ژێر و بەرنامانە بگری یا دەتوانێت بچێتە لای دکتۆری پسپۆر ئەگەر ئینتەرنێتش دەزانی بەکاربیینی ئێوە زمانەکان دەزانی بە تایبەتی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی ئێستا خواردنەکان ینی ئینتەرنێت پڕە لەو سیستەمە خۆراکیانە دەستخۆش بە کاک دکتۆر سەبارەت بەو کەسانی کە لە مانگی پیرۆزیان بە دەرفەت زانی و بۆی کە کێشی لەشیان دابەزێنن لەبەرەوەی کە ژەمێکیان نان خواردووە لەوانی لەو ژەمەژ خواردنێکی سووکیان خواردو گرنگیان بە زەڵاتەیە بێت بەڵام کە ڕەمەزان کۆتایی دێت دەچنەوە سەر وەزنەکەی خۆیان و وەزنیان بەرز دەبێتەوە کێشیان زۆرە بێت چی بکەن بۆی کە هاوشێوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوام بن لەوەی کە ئەو ژەمە سووکە هەر بەردەوام پێ بدەن و کەمترین خواردن بخۆن بەڵێ جەدابەت جوانت فەرموو کاتێک کە خواردن کەم دەچێتە لەش چێشی لەش دادەبەزێ ئەمە ئەوەشمان بە تەجربەی عەمەلی ئێستا دەبینین ئەوانەی کە گەدەیان دەبڕن کە سلیفی پێ دەڵێن دەبینین ڕێژێکی زۆری لەشیان دادەبەزی لەبەر ئەوەی ئەو خواردنەی کە دەیخۆن شەهەیان کەم دەبێتەوە الحەمدولله لە ڕەمەزان بەتایبەتی ئەوانەی کە باست کرد کە ئاگان لە خۆیان بووە تەبعاً ڕاکێشانی گەدەش دەتوانین بڵێن ئەو کەپاسیتەی کەم بۆتەوە ئێستا کاتێک کە ڕەمەزان نەماوە هەندێک شەهەیە زیاتر دەبێتەوە وەکو تەعویزێک لە بۆ ئەو مەحرومیەتەی کە لە مانگی ڕەمەزان بووە من ئەو هات هێدەگەم حتا بە ڕۆژبوونی مانگی شەوالیش کە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەزری زۆری تێدانرایە تەسەوەر دەکەم یەکێک لە حیکمەتە گرنگەکان و گەورەکانی ئەوەیە کە ئەو شەهیە کراوەیە کە دەبێتەوە لە ڕۆژی جەژن و دواتر ئینسان بتوانێت ڕایگری جارێکی دیکە ئەگەر تدریبەکە بەردەوام بوو بەو ڕۆژانش ئینسانەکە باشتر دەتوانانی بە متەقاطع طبعاً ئەمە وا باشترە مانگی شەوال ئەگەر یەکەمینیش بگری لە مانگی شەوال ڕۆژەکان دیکە متەقاطع بە دوای یەک بگری تاوەکو ئەو شەهیانە کۆنتڕۆڵ بکەم خۆی یعنی ئەو کەسانە لە ئێمە و لە هەمومان باشتر دەزانن کە تەندروستی چەند خۆش بوو و چێشی لەشی دابەزی چەند جوان بوو و بۆیە پێویستە ئەو جوانیە و ئەو لەش تەندروستی بەو نەوسە نەگۆڕیتەوە کە زۆر خۆریە دەتوانێت وەکو گوتم جەمەکانی ڕێک بخە و ڕێژەی کەلۆریەکانی ڕێژەی گەرمۆکەکانی کە لە ناو خۆراکەکانیدا هەیە کەمتر بکاتەوە. کاکتۆرۆک و هاوکاریش بە ئاماژەی پێکرد کەسانێک هەن نەکێشیان دانابەزێ بەڵکو ڕەنگە کێشیشیان زیاد بکە ئەم کەسانە چی بکەن چۆن بۆ نمونە ئەگەر بیانێ ئەم کێشیان کەم بکەنەوە یاخود خۆیان دابەزێنن پێویستە چی بکەن پێویستیان بەوەیە کە ئایا بۆ نمونە جەدۆلێکیان هەبێ یاخود سیستەمێکی دیاریکراویان هەبێ جیاواز لە کەسانی ئاسایی ئەوانە نەوسنن باوەڕ ناکەم بتوانن مادام بە ڕەمەزان دەرفەتێک بۆ کێشاندانە بەزاندووە باوەڕ ناکەم بتوانن لە غێری ڕەمەزان ینی بە ڕێکخستنی خۆراک چێشدا ببەزێنن لەبەرەوەی ئەوان کاتێک کە برسی بوونە لە بەربان کە بەربانجیان کردیتەوە ڕێژێکی زۆری کاربۆهیدرات و چەوریان خواردیا
کە ئەگەر کاربۆیدرات و چەوری بەیەکەوە بخورێ کاربۆیدراتەکە خەرج دەکرێت چەوریەکەش خەزم دەبی لە جیاتی زعیف ببی قەڵەو دەبیتەوە بۆیە بەڕاستی ئەوانە یعنی وەکو خۆیان ئاگاداری خۆیانن ئەگەر هاتوو ڕێژێمێکی خۆراکیش بۆ ماوەیەکی دیاریکراوە جێبەجێ بکەن دواتر نەوسەکەیان زاڵ نابن بەسەری دەگەڕێنەوە سەر ئەو خۆی کە جاران پێیانەوە گرتێ بۆیە یا دەبێ ئێرادەیان بەقوەتکەن وەکو دەڵێ ئەو خوانە تەرک بکەن ئەو خواردنە تەرک بکەن یا ڕێگایشی دیکە لە ڕێگاکانی دابەزاندنی چێژ بگرنەبەر هەڵبەتە دەڵێم ئەگەر ئەو کەسانە ئەمە ئۆڤەروێیت بن یعنی کێشان بەسەرەوە بی مەثەرەن ئەوەی کایمە پێ دەڵێن بە دیماس ئیندێکسیان لە سەرووی 25ەوە بی کە ئۆڤەروێیتیان پێ دەڵێن ئەگەر ئیرادیان هەبی بتوانن دەکرێت لەبەر ئەوەی ئەمە معادلەیەکی سابتمان هەیە ڕێژەی گەرمۆکەکان ئەگەر کەمتر بوو لە ڕێژەی سوتاندنی لەشدا دەبەزی ئەگەر ڕێگەی گەرمۆکەکان زیاتر بوو لە ڕێژەی کە خەرج دەکرێت لەش قەڵەو دەبی ئەوە وەکو ستاندەر بەکاردێنین پێویستە هەموو کەسێک بزانی و جێبەجێ بکە. دەستخۆش بە کاک دکتۆر سەبارەت بە ڕۆژووی شەشەڵان لەم مانگەشدا زۆرێک لە مسلمانان ئەو چەند ڕۆژە بە ڕۆژوو دەبن ئەمە گرنگە چۆنی بێت ئایا هەمووی بەسەریەکەوە بێدیانەوە تا ئەگە بکرێ هەفتەی دوو ڕۆژێک بێت چۆن باشترینیان بە چ شێوازێکە کاتێک کە بە ڕۆژوو بن من علاقم لە مەسئلە شەرعیەکەی نیەوە بۆ مامۆستایانی ئاینی بەجێ دێڵم بەڵام لە منزوری طبی ڕۆژی متقاتع باشتر لە ڕۆژی متەوالی جگە لە مانجە ڕەمەزان کە واجبە یعنی بە پسراوی بەلای کەمی ڕۆژێک بگری ڕۆژێک دەگری یا ڕۆژێک بگری دوو ڕۆژ سێ ڕۆژ ئیسراحەت بکات دواتر بگری لە ڕووی تەندروستی ئێمە نسحەت دەکەین کاتێک کە ڕۆژوو ناگری تەعویزی ئەو کاتە نەکا کە ڕۆژوو دەگری لە ڕووی خواردن و خواردنەوە هەر وەکو ئاسایی کۆنتترۆل لەسەر خۆی بکە کۆنتترۆلیش باوەڕ بکەن زۆر ئاسانە من دیسانێ دووبارە دەکەم و سیاسەتێکم هەیە هەر شتێکم تەقدیم بکرێت ناڵێم نایخۆم ئەو شتە وەرەگرم لای خۆمی دادەنێم ئەگەر زانیم ئیشتیهام زۆر بووی تۆزێکی لێ دەخۆم ئەگەر زانیم ئیشتیهام نەبوو هەر لە پێش خۆمی دادنێم نایخۆم یعنی وەری دەگرم بەڵام نایخۆم تەماشا گرنگە ئەو نوع دەرونت ڕادەگری یعنی ئیشتیهات ڕادەگری حەزت ڕادەگری مێشکت ڕادەگری کەواتە گرنگە من بخۆم واتەوەقع دەکەم بە پسراوی باشتر ئیستفادە لێ بکە ئەجریشی لە لای خوای گەورە و ئینشاڵڵا خوا پاداشتە هەلاک بداتەوە. کاکتۆر هاوشێوەی ڕەمەزان کە پاشێومان ئەکردو یان پاشێوان هەڵ ئەساین و نانێکمانە خوارد پێویستە بۆ نمونە بۆ ڕۆژوو شەشەڵانیش بە هەمان سیستەم ئێمە پاشێوان بکەین و دوای ئەوە ئێواران بە شتێکی سوک دەست پێ بکەین و هەمان ڕێتم بگرینە بەر بۆ ئەوی کە تەندروستیمان باش بێ یاخود ڕۆژەکانمان بە باشی بگرین. بەتەکید بۆ بەدڵنیاییەوە پارشێ و هەڵسانەوەی گرنگە هەم دیسا لە بۆ ڕاهێنان لە سەو لایفستایلەی کە گرتوویەتی بۆ ئەوی بتوانێت زوو بەیانە هەڵسێتەوە و هەم بۆ ئەوەی هەندێک ئاو هەندێک خواردنێکی بەسیت سادە بخوا تاوەکو بەرگری لەشی زیاتر و زۆرتربی تا دەگاتەوە بابرێت مەغریب یعنی جگە لەوەی کە سونەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڕاستی سوودی تەندروستی زۆر باشیشی هەیە. عرب جاران وتوێتی لقمة الصباح مسمار البدن بەڵام خاستن ئەوانەی کە کار دەکەن ناکرێ ینی بەبێ پارشەوی چونکی لە ڕووی تەندروستیەوە زیانیان پێدەگەنی بەڵێ تەوسێ دەکەین کە خەڵک بەربانگ ینی پارشەو بکە و بەڵام شتی سادە شتی عەجەلە نەکەن زۆر پڕی نەکا بڵێ هەتاوەکو هەموو ڕۆژەکە خۆمی پێڕابگرێ هەموو ڕۆژ خۆی پێرا ناژێرێ زۆری خواردنەوەمانەوە لە بینی 6 ساعت تا 8 ساعتە دوای نامێنی دەچێتەوە سەر حاڵەتی بەڕۆژوو بوون. دەستخۆش بە کاک دکتۆر دەکرێت دیاری بکەین ئەو مانگی کە بە ڕۆژوو بووین و کاریگەریە باشانەی بۆ تەندروستیمان لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان چی ئەبێت هیچ پێوەرێک هەیە بۆ ئەوە؟ بەدڵنیاییەوە پێوەری پزیشکی زۆر هەیە و توێژنەوەی زۆریشی لەسەر کراوە وەکو نوێبوونەوەی جەستەوایە ینی چۆن ئەگەر نوێبوونەوەی ساڵانە هەیە لە بۆ مەخزەنەکانی خواراک و خواردن لە دەرەوە یعنی ئەوانەی تاجرەکانن جارێک ئەو کەرستانی کە خەزم بوون دەری دێن و دەخەنە بازار و کەرستە نوێ داخل دەکەن بە نسبەت لەشیش هەروایە زیندە ساڵاشی لەش چالاک دەبی پێشتر زیندە ساڵاشی با بڵێن ماندوو بووە و ڕتمێکی تایبەتی گرتووە ئێستا نا چالاک دەبی و بە زۆری وایە دوای ڕەمەزان ئیشتیهای خواردن زیاد دەکا
و جسم زیاتر حەزی لە چاڵاشی و لە نەشاتە دەبی ئینسانەکان ئاگادار بن بە گوێرەی ئەو چاڵاشانەی خۆیان کە بەکاری دێنن خواردنەکان بخۆن. جگەر پاک دەبێتەوە، مولولەکانی خوێن پاک دەبنەوە و تەنانەت کۆئەندامی میزەڕۆ و کۆئەندامی هەرسیش جۆرێک لە پاکبوونەوە و نوێبوونەوە هەیە. ئیسراحەتێکی باشی کۆئەندامی هەرس بووە، ئیسراحەتێکی باشی کۆئەندامی سووری خوێن بووە. هەموو ئەو شتانە دەرهاوێشتەی مانگی ڕەمەزانن کە دەتوانرێت نەو مانجیدی کە ئینسانەکە بەو پەڕی ساڵاتی حرەکە بکە و دیسا ئێمە تەوسە دەکەین کە خەڵکان ئاگان لە خۆیان بێ. کاکتۆر من حەزەکەمە بکەم بە کۆتا پرسیاری خۆم کە ئیتر لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ نزیکە بینەوە و خوێندکارانیش بەشێکی گرنگن یان لە کۆمەلگا و سەرقاڵی خوێندنن دایمەن پرسیاری ئەویان بۆ دروستە بێ کە ئێمە چۆن چی بخۆین یاخود لە نێوان کاتی خوێندنمانە چ شتێک باشە کە بخورێ بۆ ئەوەی کە هەم تەسیر بکاتە سەر لەشمان و سەر شێوازی سعیکردنەکەمان ئاماژێک بێ بۆ ڕێنماییانە بۆ خوێندکارانیش بووی کە سوودێک لە سیستەمی خواردن وەربگرن. بەڵێ ڕاستە فەرمووی خوێندکار مەشی ئینسان زۆری پشت بە گلوکۆز دەبەستی بە شەکر دەبەستی بۆ کارەکانی کە ئەنجامی دەدا. من کاتی بدایەتی بەردامەکەوتم تەمەنەکان جیاوازن لە تەمەنی منداڵی لە تەمەنی هەرزەکاری لە تەمەنی دوای هەرزەکاری. ئێستا لەو تەمەنەی کە تەمەنی تاقیکردنەوەیە دەتوانێت ئیسیفادە لە شەکرەکان بکە. جۆرەها شەکر کە هەمانە مەبەست نییە شەکری خواردن ئەو شەکرەیە بەڵکو لە کاربۆیدرات و لە هەندێک زۆری میوە و گوێزیش بەوە مەشهورە دەڵێن ئەوانەی کە گوێز دەخۆن مێشیان بەقوت دەبی. لەگەڵیشی گرنگ ئەوەیە مەعیدەیان پڕ ناکەن پڕ یعنی خواردن لەسەرخۆ بخۆن مەعیدە پڕ نەکەن. خواردنی چەوری قورسە بۆ تەڵەبە چەوری پێویستی زەمانێکی زۆری هەرسکردن و هەیە وەکو ئەندامی هەرس ماندوو دەکە خۆیان لە چەوری بپارێزن زۆر گرنگە دەتوانن کاربۆیدرات و پرۆتین بخۆن. ئەی دکتۆر سەبارەت بەو کەسانی کە لە نێو پێشووتر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر لە نێو بازار و لە شوێنی کاردا بوون یان لە ماڵەوە نەبوون ژەمەکان بە تایبەت ژەمی نیوەڕوان لە دەرەوە خواردنی خێرایانە خوارد ئەمە چۆن ئاگاداری خۆیان بن چۆن کەمێک دوور بکەونەوە هیچ نا لە خواردنە خێراکان کە زۆری لە پسپۆڕان و خۆت ئاسا باز لە زیانەکانیشی دەکەن. بەڵێ من بۆ خۆم تەوسیەوە دەکەم ئەوانەی کە ساحب ئیشن نێوەڕوان نەگەڕێنەوە ماڵەوە بەردەوام من لە کار و کەسابەتی خۆیان چونکە ئێمە نازانم کاتێکە خەڵکی تر سەردانمان دەکەن پێیان سێرە کاتێک ئێمە دەگەڕێنە ماڵەوە و دەخەوین و کەسابەت بەجێ دەهێڵین کار و کەسابەت وا باشە کە بەیانی دەرچووی تا ئێوارە بەردەوام بی و ئەگەر بتوانین وەکو مسڕیەکان وەکو تورکەکان وەکو ئێرانیەکان من کە لەو کۆمەڵگانە هەندێک ژیا و مشارەزای کەلتوریان بوومە ئەوان جەمی نیوەڕۆ لە دەرەوە شتێکی سادە دەخۆن مەسەلەن بۆ نمونە مەسڕیەکان لە فێکی فول لەگەڕ خۆیان دەبن لە فێکی پاقڵە لەگەڕ خۆیان دەبن ئەوە دەخۆن لە هەندێک دیکە لەگەڵ خۆیان دەبن ئێرانیەکان شتێکی کەم دەخۆن تورکەکانیش بە هەمان شێوە دوایە کە دەگەڕێنە ماڵەوە عەسر ینی دوای سەعات 4 و ئەوانە ژەمی نیوەڕۆیان دەخۆن ژەمی نیوەڕۆ بە تێری ئەو کاتە ژەمی مەغریب نامێنی دەتوانرێت بکرێتە سێ ژەمی بەیانیان بە جوانی بەباشی زەمین نیوەڕۆیان ئەوەی کە ئێستا ئەمە هەمانە لە دەرەوە بی ئەوەی ساحب کاربی بە سادەی سەیرە ینی شتێکی هەتا خۆی ڕابگری تا دەگاتەوە ماڵەوە جەمی ئێواران کە دەکاتە جەمی ڕئیسی نیوەڕۆ سەعات 4 و ئەوانە بخۆن دواتر شەو خواردن نەخۆن ینی جەمەکانمان اختزال پێکرد لە بۆ 2 جەم و نیو جەمی بەیانیان نیوەی نیوەڕان ئەوەی کۆتایی ئەگە ئەو سیستەمە بگرینە بەر ئەو کۆمەڵگایانە ئیستیفادەیان لێ کردیا لە ڕووی تەندروستیش ئیستیفادەیان لێ کردیا و لە ڕووی ئابووریش ئیستیفادەیان لێ کردیا و لە ڕووی کۆمەڵایەتیش هەربەت دەتوانێت ئیستیفادە لێ بکەیت چونکە ئێستا مەسەلەن لە ڕووی کۆمەڵایەتی ئەو کاتێک کە ئیش دەکەین هەموو بەیەکەوە جەمی نیوەڕۆ ناگەنەوە سەر سفرە ئەو کاتە دەتوانرێت عەسر هەموو بەیەکەوە بگەڕێنەوە سەر سفرە و نانەکان بەیەکەوە بخۆن. سپاس بۆ دکتۆر بورهان ئەحمەد وەکو جەنابیشت فەرموولە و خواردنە خێرایانەش بە دووربی. بەڵێ سپاسەکەی کاکتۆر سپاس بۆ دکتۆر بورهان ئەحمەد دکتۆرە لە کیمیای ژیانی سپاس بۆ کاتی بێبت بەخشی وێ دەکەین کە بینەران و بیسەرانمان سودێکیان لە بابەتەکە وەرگێ و بەدڵنیاییەوە بتوانین لە دوای مانگی ڕەمەزانەوە سیستەمی خۆراکیمان ڕێک بخێنەوە.